هەموو ساڵێک ڕێکخراوی کوردستان بۆ هەمووان هەڵسەنگاندن بۆ ئەدا و کاری ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەکات. ئەم ساڵیش راپۆرتی چوارەمی خۆیان لەبەردەم ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی خستە ڕوو. بەڕێوەبەری پرۆژە لە ڕێکخراوەکە دەڵێت تێبینی زۆریان لەسەر کارەکانی ئەنجومەنی پارێزگا هەیە و دەکرا کار و پرۆژەی زیاتر ئەنجام بدرایە و دەستکراوەتر بڕیارەکانیان جێبەجێ بکردایە. ڕاستە بۆ نمونە قەیرانی دارایی ئەمە کێشەیەک بوو، جێبەجێنەکردنی سیستمی لامەرکەزی ئەمە کێشەیەکی تر بوو، بەڵام وەکو یعنی ئەندامانی ئەنجومەن ئەیانتوانی وەکو یەک تیم بەدەل لە باگراوندە سیاسیەکەیان، چونکە بۆ خۆتەزانی یعنی لێرە هەندێک کێشە هەیە بە باگراوندە سیاسیەکەیە ئیلا ئەبێت تێپەڕێنرێت، بۆیە نەیانتوان هەندێک کێشە و گرفتی پارێزگای سلێمانی چارەسەر بکەن لەو هەموو کێشانەی کە هەبوو، بۆ نمونە خراپی و گرانی نرخی سوتەمەنی ئەو هەموو دەرمانە ماوە بەسەرچووی کە هاتووەتە ناو پارێزگای سلێمانیەوە، گرفتی ئاو گرفتی کارەباکانمانە کۆمەڵی کێشە بوون، یعنی ئەتوانێت ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەتوانێت ڕۆڵی خۆی ببینێت. ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەڵێن هیچ بودجەیەکیان لەبەر دەستدا نەبووە و تەنانەت زۆر جار پارەی ئەوەشیان لەبەر دەستدا نەبووە بەنزین بکەنە ئۆتۆمبیلەکانیان و پرۆژەکان بەسەر بکەنەوە. ئەوەش هۆکار بووە بۆ سستی کار و چالاکیەکانیان لە ئەنجومەنەکەدا. کەم و کوڕەکان هەموو گەڕێتەوە بۆ ئەوەی کە نەبوو جەیەکمان لە بەردەسا بوون، نە خزمەتێکی ئۆتۆمان لە بەردەسا بووکە، ئێمە بەڕەدی ئەو خزمەتی هاوڵاتیان بکەینەوە، بودجەیەکمان لە بەردەستانی حتا ڕۆژی وا بۆ سەیارە نەبوو ئێمە بچینە دەرەوەی شار بۆ بە دوواداچوونی کێشەکان هێناومانێتەوە هەفتەیەکیکە جاریۆ هەفتەکەش نەبووە سەیارە دەرچی. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت پێویستە یاسای ئەنجومەنی پارێزگەکان هەموار بکرێتەوە و گۆڕانکاری لە دەسەڵات و بڕیارەکانی دا بکرێت تا ئەنجومەن دەستکراوەتر بێت لە بودجە و لە بڕیارەکانیدا بۆ ئەوەی خزمەتی زیاتر بە هاوڵاتیان بکرێت. بەڕاستی یاساکەم یەکێ لە کێشەکانەوەیە جگەلەوەی کە حکوومەت وەکو پێویست ئەم یاسایەشی جێبەجێ نەکردووە لەگەڵ ئەنجومەنی پارێزگاکانە، یاساکەش کەم و کورتێکی زۆری تری تایە لە چاو ئەم هەلومەرجەی کە ئێستا هەم ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە هەم هاوڵاتیانی تیا ژیان و گوزەرانی هاوڵاتیانی تیا گوزەریە، بۆیە پێویستە ئەم مێ دەکەین پەرلەمانی کوردستان کە دەست بەکار بوو پێش هەموو شتێ هەمواری یاسای ئەنجومەنی پارێزگاکان بکە و ئەنجومەنی پارێزگاکان پێمان وایە بەردەوامی زۆر گرنگە و توانێ ینی بۆشایەکی زۆری کەم و کورتیەکان پڕ بکاتەوە، ئەوش لە ئەنجامی بەدواداچوونەکانی بە دڵنیایی دەتوانێت زۆر کەم و کوڕی هەیە پێی پێبەرێ. دەوترێت ئەم خولەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی فشارێکی زۆری لەسەر بووە و لە پارە و لە بڕیاردان دەستکراوە نەبووە. پێشنیاریش دەکرێت پەرلەمانی کوردستان یاسای ئەنجومەنی پارێزگەکان هەموار بکاتەوە، هەرچەندە تا ئێستا هیچ وادەیەک بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگەکان دیاری نەکراوە، بەڵام بەپێی زانیاریەکان چاوەڕوان دەکرێت دوای پێکەنانی حکومەتی نوێ قسە لەسەر ئەو پرسەش بکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.